دەستگای مرۆی مام هاوشێوەی کار و چالاکیەکانی پێشووتری هاوکاری گەیاندە ئێمە گەیاندە سنووری ئیداری ڕاپەڕین کار و چالاکیەکانیان هەروەکو پێشووتریش کە بە شێوەیەکی بەردەوام هاوکار و پشتیوان بوون لەو هەڵمەتی ئێستای ڤایرۆسی کۆڕۆنایەدا دەورێکی باڵا و کاریگەریان هەبووە و دەورێکی چالاکانیان هەبووە بۆ ئێمەش کە لە ئێستادا تەواوی ئەو هاوکاریانەی کە لەیان وەردەگرین و ئەو پشتیوانی کە لە بەڕێزیانەوە وەردەگرین ئێمە دەتوانین لە ناو دام و دەستگای تەندروستەکانەوە سوودیان لێ وەربگرین چونکە بەڕاستی ئەو هەڵمەتە ئێستای ڤایرۆسی کۆڕۆنا و ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە سەرڕا ئێمە هەڵمەتە خۆپارێزیەکان کە ڕۆژانە و لە ماوەی ڕابردوودا چەند هەڵمەتێکمان کردووە و لە نزیکەوە حاڵاتیانمان بینیوە بەڵام ئێمە هەمیشە داواکاریمان وا بووە داواکاریمان لە کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە ڕێکخراوە ناوخۆیەکانیش بە شێوەیەک بووە کە هاوکار و پشتیوانمان بن پێداویستە پزیشکەکان پێک هاتوون لە ئامێری پزیشکی ئامێری پێوانی گەرمی پێ و ئامێری پەلس ئۆکسیمیتەر بۆ پێوانی ئۆکسیجین لە ناوەند و دام دەستگای تەندروستەکان بەکاردێت کە ڕێژەیەکە ئێستا لە بەردەستدا هەیە و دەتوانین سوودی لێوەرگرین بۆ ناوەندە تەندروستەکان.